27مین پێداچوونەوەی خێرایی تاوەری تەندروستی سمارت. 27مین پێداچوونەوەی خێرایی تاوەری تەندروستی سمارت تایبەتە بە حاڵەتی شێرپەنجەی میلانۆمای پێست، واتە cutaneous melanoma next steps after diagnosis. لەم بۆ نەزانستێدا بە ئامادەبوونی کەسانی پسپۆڕ و شارەزای بوارەکە بە شێوازێکی ورد باس لە حاڵەتی میلانۆمای پێست دەکرێت. تازەترین توێژینەوەکان لەسەر بابەتەکە دەخرێتە ڕوو، گفتوگۆیەکی چڕ و هەمەلایەنەی لەسەر ئەنجام دەدرێت. بە ئامادەبوونی هەرێکە لە بەڕێزان، پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر محەممەد یوسف سعید، پسپۆڕی نەخۆشەکانی پێست و جوانکاری، پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر دەرسی محەممەد عەبدوڵڵا، پسپۆڕی نەخۆشەکانی پێست و جوانکاری، پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر هێمن عوسمان شەریف، پسپۆڕی نەشتەرگەری جوانکاری و سوتاوی، دکتۆرە ڕووناک سەعید ئەحمەد، پسپۆڕی دێرینی نەخۆشەکانی پێست و زووری، دکتۆر ڕەوا موحسین عەلی، پسپۆڕی شانەزانی، دکتۆرە سارا جەمیل، پسپۆڕی نەخۆشەکانی شێرپەنجە، دکتۆرە باخان محمود، پسپۆڕی چارەسەرکردنی شێرپەنجە بە تیشک. بەشداریکردن بێبەرامبەرە. ڕێکەوتی 19/2/2025 ڕۆژی شەممە، کاتژمێر 8:30 خولەکی سەر لە بەیانی لە هۆڵی کۆنفرانسی تاوەری تەندروستی سمارت. ناوتۆمارکردن لە ڕێگەی ئەم لینکەی خوارەوە دەبێت. سمارت وەرچەرخانە.